لە دوای 125 ساڵ بە سەردەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی و لەگەڵ ئەوەی کە ڕۆژی هەینی یادکردنەوەی ئەم 125 ساڵە بوو هێشتا لە نێو میدیای کوردیدا قسە هەیە هێشتا ڕەخنە هەیە لەوەی کە میدیای کوردی جۆرێک لە پەرتەوازی دیارە ئەمە قسەی بەشێک لە خەڵکە و کەسانی چاودێر و ورد و ڕۆژنامە نووسانە لە بابەتەکەیە باس لەوە دەکەن کە پێویستە کۆکراوەیەک سەرپەرشتیارێکی جدی هەبێت بۆ کۆکردنەوەی پەرتەوازەیەکە لە میدیای کوردیدا فعلەن ئەمە هەیە لە نێو میدیای کوردیدا چی دەکرێت وەکو سندیکا و مافی ڕۆژنامە نووسان تا چەند پارێزراوە کاری میدیایی پێویستە چۆن بێ ئیتیکە گونجاو و یاسا گونجاوەکە بۆ کاری میدیای خۆی لە چیدا دەبینێتەوە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز کاروان ئەنوەر کابڕێزیان سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانن لێرە میوانی ئێمە گفتوگوی زیاتی بابەتەکەی لەگەڵدا دەکەین کاک کاروان زۆر سپاس بۆ ئامادە بوونت ماندوو نەبێت. ئێستا میدیای کوردی میدیا لە جیهاندا لە ترۆپکی پێشکەوتندایە بەڵام میدیای کوردی لەکوێی ئەم پێشکەوتنەیە دەبینن ئەمی کە لە میدیادا دەبینرێت لە هەرێمی کوردستانە فعلەن پێشکەوتنێکی ئیتیکی و گونجاوە یاخود تۆزێکی ماوە بۆ ئەوی هەوڵی باشتری بۆ بدرێ. سپاس مانوو نەبیت سەرەتا حەقا پێشبای لە خۆمان و لەسەر ڕۆژنامە نووسان بکەین کە بەڕاستی ئێمە 125 ساڵ خەریکی ئەم ئیشین هەموو جارێک منەڵێم یەکەم میلەتین کە لە دەرەوەی خاکی خۆمان یەکەم ڕۆژنامەی خۆمان دەرکردووە ئەمەجی شانازیە بۆ باپیرانمان دوو ئێمە نەوەیەکین کە باپیرانمان لە ئەشکەوتە ڕۆژنامەیان دەرکردووە لەژێر تۆپ و تیارەیە کە مەلیک چووەتە ئەشکەوتەوە ڕای کردووە ینی لە تاوی ئینگلیزەکان لێ توانێتی ڕۆژنامە دەرکە ئەمانە خاڵی جەوهری گەورن بۆ مێژووی ئێمە مێژووی ڕۆژنامە نووسی تاریخمان زۆر کۆن ینی لە دانەبڕاوی زۆر لە چاو وڵاتانی دراوسی خۆمان بەڵام ئەوەی کە قسەی لەکەین ئێستەیە ئەم 125 ساڵە ئەم کاروانی کە تێپەڕی ئەم هەموو ناوە گەورەیە ئەم هەموو ئەستێرە بلیمەتە کە هاتن تێپەڕین لە برای مەحمەوە بۆ پیرەمێرد و علادین سوجادی بۆ کێ ئەمانە هەت تێپەڕی و هەتاوەکو ینی کۆمەڵێک ناوی درەوشەدار و گەورە هەیە سەدانی وەکو حسێن حوزنی موکریانی تێپەڕیون لەم ڕێگەیە ئایا ئێستا توانیمانە تینوێتی خۆمان بشێنین بە میدیای کوردی ئێمە بە ڕۆژنامە دەستمان پێکردو بەڵام ئێستا دنیاوا پێشکەوتووە کتۆڵی بۆ بە میدیایەکی دیجیتاڵی سەریعی کتوپڕی بە بێتی ڕامان بە بێوەستان گەشوونێتە قۆناغێک کە بەجارێکە لە جاتیوی کە 3 کەناڵ 10 کەناڵ 20 کەناڵمان هەبێت هەزاران کەناڵمان هەیە لە کۆی ئەم هەموو کەناڵەیە ئێمە ئەمانێ شت بڵین کورد ئێوە شت بڵێ چی وتووە هەرچی وتووە پەیامە ئایا ئەم پەیامانە گەشۆتە شوێنی خۆی ئێمە هەموو جارێک باسیەکەینەوە کاتی خۆی لە سەردەمی شاخە یەک ڕادوی شکاو گەڵم شکاویانی ڕادویەک بە پشتی لەگەڵ ڕێزم دوو وڵاغەوە بە ئەنتێنێکی 4-5 مەتریەوە لەم شاخ بۆ ئەو شاخ لەم ئەشکەوت بۆ ئەشکەوت پەیامێکی ناردوو پەیامەکەی خەڵک هەمووی وەریگرتووە هەمووی وەریگرت و کاریگەریشی لەسەر کردوون ئەی باشی ئێستا ئێمە بە 1600 کەناڵی ڕێگە پێدراو لە هەرێمی کوردستانە ئەمانەی ئەو پەیامە بگەێنین ئەمانەی شتێک بڵین ئەوە میدیای کوردیە ئێمەی کورد ئەمە ڕابردووەکەمانە ئەمە ئێستامانەتی هەواڵەکانە ئەو بابەتانەیە کە لە میدیاوە بڵاو دەکرێت بێگومان ئەمە خاڵێکێتی خاڵی دووهەمی مەبەسم لە کاریگەری ئەو پەیامانەیە کە ئەینێرین خۆی عادەتەن پەیام کە ئەنێرێت لە هۆکارێکی گەیاندنەوە نێرێ ئەمە کێشەی هۆکارەکەمان نییە پەیامەکەمان هەیە هۆکارەکەشمان هەیە نێرەرەکەشمان هەیە بەڵام چیمان نییە فیدباکمان نییە ئەو کاریگەری کە پەیامەکەمان دروستیەکە ئێستا ئێمە لە کوردستانە خەریکی میدیاین بەڵام ئەم میدیا ئەخولێتەوە لە یەک بازنەیە ئەخولینەوە کۆمەڵشی دیاریکراوەڵین ئێستش نەمانتوانانی بە زمانێکی بیانی ڕووی دەمەکەمە هەموو ڕۆژنامە نووسەکان ئێمە تەنها بە زمانی کوردی پەخشەکەین بەڕاستی میدیا نابێت تەنها یەک زمان بێت بۆ لەبەری تۆ خۆتت تێگەیانوە میلەتەکەی خۆتت تێگەیانوە ئەی بۆ دەروی خۆت چیەکەی میلەتەکەش بۆ شێوە تێ نەگەیانوە کە پەیامەکان کاریگەری لەسەر هەبێ بەڵام تۆ کە 1600 کەناڵ پەیام بنێرە بەیەکەوە بەڵام بەقەد ڕادیۆی کاریگەری نەبێت کەواتە ئەمە کێشەکە لێرە کێشەمان هەیە ئەمە کێشەی ناردنمان هەیە کێشەی وەرگرتنەوەی ناردنەکەمان هەیە کێشەی فیدباکەکەمان هەیە ئەمە کێشە گەورەکەی میدیا لێرەوە دەست پێەکە باشە کاک کاروان لە هەرێمی کوردستانە ڕێژێکی بەرچاو میدیای دیجیتاڵی ئەلیکترۆنیمان هەیە کە ئێستا زۆر جار باز لەوە دەکرێت کە ڕەنگە کاریگەری یا چوو بێتەوە ئاستی کە تەلەڤیزیۆنیش بە هەمان شێوەکاری دەسەدوو بڵێ ئەمێ بزانم ئەم دیجیتال میدیایانە ئەم میدیای ئەلیکترۆنیانە تا چەند لەژێر چاودێریان و ئەو هەواڵ و بابەتانی بڵاوی دەکەنەوە تا چەند بە شێوەیەکی یاسایی و ئیتیکیە و چنێکیان مۆڵەتیان هەیە بۆ کارکردن ئێستا هۆکارەکانی گەیاندن لە هەرێمی کوردستان لای ئێمە بینراوە بیسراوە خوێنراوە
لەگەڵ ئەلکترۆنی کەڵێن ئەلکترۆنی ینی دیجیتال میدیاکان بینراوەکان تەلەڤیزیۆنەکان ئێستا خەڵک کەمتر تەلەڤیزیۆن بەکارێنێت بیسراوەکانیش رادیۆکانن کە تەنها لە ئۆتۆمبیلات زیاتر خەڵک گوێگرێت خوێنراوەکانیش کاغەزن لە کوی زیاتر لە 950 مۆڵەتی کاغەزی ئێستا 12 ڕۆژنامە لە هەرێمی کوردستان دەرەچێت و نزیکەی 30 گۆڤار ئەوەی هەر هەمووی ڕاگیراوە یعنی چی ماوەتەوە بۆچی ڕاگیراوە لەبەر ئەوەی کە زەمانەکەی ئەتوانم بڵێم کاغەز بەرە و دەسە دوو ئەڕوا کاغەز بەرە و هۆکارێکی گەیاندنی لاواز ئەڕوات ینی بڵاوکراوی کاغەزی ئێستا ئەو ڕۆڵە نابینێت خێران نییە تەکلیفەی زۆرە دابشکردنی ئەرکی هەیە حبری ئەوێت پلێتی ئەوێت داری ئەوێ مەطبعی ئەوێت ئەم هەموو شتێ ئەتو لەکوێ مۆبایلە بگری بەدەستەوە هەموو شتەکان ناو مۆبایلەکە بێ بۆیە ئێستا هۆکاری گەیاندنی کاریگەر لە لای ئێمە دیجیتال میدیاکانن دیجیتال میدیاکان سێنەوەن جۆرێکیان ڕسمی خاوەنەکەیەت مۆڵەتی بۆ وەرەگرێ خۆیان ناسێنێت ئۆفیسێکی هەیە کۆمەڵە ستافی خەڵک دەموچاوی هەیە ئەمە وەک کەناڵ هەڵسوکەوتی لەگەڵەکرێ کۆمەڵێکیان نیوە ڕسمین ینی توانم بڵێ ناسراوە ئەزانی سەر بەکێیە ئەزانی چۆن ئیشەکات ترسی لەسەر نییە بەڵام مۆڵەتی نییە بە سێبەردانرێن ئەمەیان ئەمە بە نیوە ڕسمیەکان دانرێن ئێساتێ بۆ نمونە ینی زۆر شوێن هەیە تۆ ئەزانانی کە ئەم پیجە ئەم دیجیتاڵە ئەوەیە کە ئیشێکی دیاریکراو ئەکات بەڵام سەر بە شوێنێکی دیاریکراویشە بەڵام وڵاتەکەی بۆ وەرنەگرت و بەڵام ئاگادارمان کردوونەتەوە هەر هەمویان ئەوەی بێوێ لە دیجیتال میدیای ئیشکات بە تایبەتی پیجەکانە بێ وبسایتێکی هەبێت مۆڵەتی بۆ بێت کێشەمان لە بەشی سێهەمی دیجیتال میدیاکانە نەناسراوە نەزانراوە شوێنەکەشی نەناسراوە کەناڵێکیشە پارێکی باش سەرفەکە لە خۆیات لایکێکی زۆر ئەکڕێت پەیامی هەیە پەیامی بێفلتەری هەیە دەرگاوانی نییە ینی پەیامی هەیە و دەرگاوانی نییە ناسراو نییە شوێنەکەشی ناسراو نیە نازانێت سێرڤەرێکەوە پەخشەکە نازانێت چ وڵاتێکەوە پەخشەکە بەڵام سێرەکەیت خەڵک هەمووی ئیبینێ بۆ لەبەری کە لەگەڵکردنەوەیە لایکی بۆ کڕیوە هەموو ڕۆژێک سپۆنسەریەکە پرۆمۆتی پیجەکەیەکە ئەمە کێشەکانی بۆ ئێمە دروست کردو ئێستا ئێمە لە قیسلێمانی سندیکە من ئەتوانم بڵێم بە سەدان ئەمە مەلەف لە بەردەستمایەکە هەمووی سکاڵا و سکاڵاکاری بۆ بەشی سێهەمی دیجیتال میدیاکان مزداقیت و ڕازگۆیی ئەم بەشی سێهەمە لە چه ئاستێکەکە کار هیچ ڕازگۆیی یەک و مزداقیتێکی نییە هێوی خان بۆ لەبەرەوەی بەمبەستێکی جاریکرا و دروست کراوە یعنی ئیستراتیجێتێکی ئیعلامی میدیایی نییە لەسەری بڕوا کەسێک پارەی هەیە دوو کەسی لەگەڵ ڕێزم بەنای ڕۆژنامەنووسەوە بەکرێ گرتووە پارێکی ماگانیان مۆڵە خاتە بەردەست سپۆنسەرێکی باشیان بۆەکە پرۆمۆتی پیجەکەیان بۆکە پەیامەکە ئەم ئەیان ناتێ داین ڕۆژنامەنووسەکان پەیام دروست ناکەن بڕۆ لەسەر فڵان کەس بنووسە لەسەر ئەو بنووسە جنێو بۆ بە قسە بەم بڵێ سوکایەتی بۆ بکە باسی ئەو بکە باسی تاریخی ئەو بکە باسی ئەوانش ئەوە ئەکەن ئێستا سێ چوار کەسمان لەبەردەستە ئەمانە کە دەستگیر ئەکرێن حسابی ڕۆژنامەنووسیان بۆ ناکرێ حسابی لەگەڵ ڕێزم حسابی خەڵکی قاچاقچیان بۆ کرێ یعنی یاساکانی ڕۆژنامەنووسی نەیانگرێتەوە مامەڵیان لەگەڵدا مامەڵە وەک هەر کەسێکی کە بۆ 2 ساڵ بۆ 5 ساڵ ئەبێ حکم بدرێت لەبەرەوەی یاسای خراپبەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانمان هەیە لەگەڵ یاسای سزادانی عێراقی ئەم دوو یاسایە هەر کەسێک سوکایەتی بە بەرامبەر بکات بەنای ڕۆژنامەنووسی و بێ بەناوێکیەوە بێت ئەگەر هات و کاری ڕۆژنامەنووسی نەبێت سزاکەی بەم شێوەیە بۆیە ئێساتێ و کەیسانە ئاواهی گەشتونەتەوە بۆناغا یەک نییە دوان نییە سیان نییە بە سەدان پیج و ئەکاونت و یوتیوب و تویتەرەوە ئینستایە و تیکتۆکە و ئەمانە هەر هەمووی ئێستا ئەتوانم بڵم ئەوە لەشکرێک کار لەسەر ئەوە ئەکەن بۆ ناشرینکردنی چی بۆ ناشرینکردنی میدیا ڕاستەقینەکەی کورد باشە کاروان دواتر دێمە سەر پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هەرسێ جۆرەکەی کە جنابە باسی لێەوە کرد لە بەرامبەریشدا ئەو پێشێلکاریانەی کە میدیا بەرامبەر بە خەڵک دەیکا دواتر دێمە سەر و بابەتە ئەمێ بزانم لە ئێستاە ئەو ئازادی ڕۆژنامەگەری کە ناوی لێ ئازادی ڕۆژنامەگەری فعلەن ئەمە ئازادیە ئیتیکی ڕۆژنامەنووسی تا چەند لە نێو میدیاکانە بە جۆرە جیاوازەکانیەوە بەدیکراوە هێوی خانکاڵی میدیا بێ میدیاکان دەستنیشانکەین پۆلێنیکەین میدیا ڕاستەقینەکان ئیتیکیان تیا پەیڕەوە کرێت بۆ لەبەرەوەی ناسراون سەرنووسەری هەیە بەرپرسی هەیە ئایدۆلۆژیایەک و استراتیژێکی دیاریکراوی هەیە لەسەری ڕۆ ناتوانێت لەو خەتەلابە بۆ نمونە ئێستا کورسات هەرچی ئەکات خەڵک ئەزانێت کە ئەمە کەناڵێکی ڕسمیە و مۆڵەتدارە و خەڵکێکی تیاکە ئۆفیسی هەیە و بینای هەیە و لەبەرەوە یاساش هەیە ئەمە یاساشمان هەیە ئیتیک ئەبێ لێرە پەیڕەو بکرێت بەڵام ئیتیک لەکوێ پەیڕەو ناکرێت لەو شوێنە پەیڕەو ناکرێتەوە بەسێکی دیاریکرا و دروستکراون یان یاساتێک کەناڵ هەیە دروستەکرێ وێب تیڤیەکە لەپڕ دروستە بێ هەفتەیە 2 هەفتە ئیشەکە 3 هەفتە ئیشەکە مانگی ئیشەکە مەبەستی خۆی پێکیت دەستەکە بە جنێوان سوکایەتیکردن بەلایەنێکی دیاریکرا و بە حیزبێکی دیاریکرا بە کۆمەڵی خەڵکی دیاریکرا و دوایی دائەخرێ و تاوە هەموو شت تەواوە بێت ئەمە میدیا نییە ئەمە سوکردنی میدیایە
نە ئیتیکی تیا پەیڕەوەکرێت و نە یاسای تیا پەیڕەوەکرێت و نە پەیڕەوی تەنانەت مافی ڕۆژنامە نووسەکانیشی تیا پەیڕەونا. ئێستا ئێمە سێ ڕۆژنامە نووس لەو کەناڵانە کە خۆیان ناوناوە کەناڵ دەزگیر کراون ئاغاکانیان پشتەوەیان مەسوولەکانیان خاوەن امتیازەکە پارە دەرەکە خۆی ناکە بە خاوەنیان. ینی سە بۆ خۆیان تێڕاماون لە بەردەمی یاسایە کەس نیە بەرگرییان لێ بکە. ئێمەش ناتوانین بەرگیانە بکەین بۆ لەبەرەوەی هەم ڕۆژنامە نووس نین هەم مۆڵەتیشیان نیە. ئەمە کێشەکە ئەوە لەم جەنجاڵیە ئەم کێشەیە خوڵقێنراوە ئەوەی کە پەیڕەو ناکرێت لەو کەناڵانە ئیتیکە ئەجینە هەر کەناڵێک کە داواکاری گشتی لەسەر خەتە هەمیشە هەر کەناڵێکی ڕسمی کە شوێنەکەی ناسرااو بێت ئەگەر هاتوو سکاڵا تۆمار کرات نووسێتە لای ئێمە و کاتێک لەگەڵ کەناڵەکان قسە ئەەکەین یان لەگەڵ داواکاری گشتی ئاگادارکردنەوە هەیە بۆ نمونە چەندین جار ئاگادارکردنەوەی داواکاری گشتی هاتوو بۆ ئەو مسلسلانی کە تورکی و کۆهینە ئەوەی ئەمریکای لاتین و ئەمانە ینی زۆربەی جار گەشتە حەدی ئەوەی کەوتێتی ئەبێت ئیتر پەخشی ئەمانە نەکرێ. ینی بەسپاسەوە من هەموو جارێک وتومە یەک لەوانی کە بە تەنگ داوای داواکاری گشتی و ڕۆژکەناڵی کورسات بکەوتەوەی تر ئێمە لە عیبارەتی ئەم داقیەوە لەسەر داوای داواکاری گشتی زنجیرە تورکیەکان دۆبلاژ ناکەن و بڵاوی ناکەن. باسی خاڵێکی گرنگی کرد کاروان ئەویش باسی لە زنجیرە دۆبلاشکراوەکان کرد لە نیویشیاندا من دەمەوێت لەگەڵ زنجیرە دۆبلاشکراوەکان بەس لەو ڕێکلامانە بکەین کە لە نێو میدیاکانە بڵاوکرێتەوە تا چەند ڕەچاوی هەم کۆمەلگا هەم کولتوری کوردی کراوە و ئیتیکە میدیایەکەیش کراوە چونکە ئەمە ئەکەوێتە بەرچاوی بینەر دوجار مناڵی بینێت تە منە جیاوازەکان دەیبینن. ئێوە چۆن مامەڵە لەگەڵم بابەت زنجیرەکان مشتومڕێکی زۆری لەسەر کرا کەشینەوە قەناعەتی کە ئەدڵێم ینی داواکاری گشتی بەڕسمی تهدیدی کرد بە نووسراو بۆ هەموو کەناڵەکان کە هەنێک لەم زنجیرانە ئەبێت چارەسەر بکرێت زمانەکەی بابەتەکەی کولتورەکەی جلوبەرگەکەی قسەکانی جنێوەکانی ئەمانە هەمووی پێ دەڵێم ینی تاکە کەناڵ کە ئێستاش من نووسراوەکەم لە لای خۆمدا ناوە لە سندیکە تاکە کەناڵ کە بە تەنگم داوایەوە هات کورسات بوو. ئەمە شەڕی لایکە ئەمە کەناڵی میدیایی نین ئەمانە ئەمە شتێک ئەکات بۆی لە ناو مسلسلەکە ناو زنجیرەکە هەنێ ڕیکلام هەیە ڕیکلامەکانی بڕۆ یەک دوو بۆی خەڵک بێت سەیری بکە ئیتر ناوەڕۆک هەرچی هەیە تۆ پەیامت نییە مسلسلێکی هیندی 1500 ئەڵقەیە پێم وا بێت باسی هیچ ناکات ینی تۆ هیچی لێ فێر نابیت ناگەیتە قەنەعەتەوەی کە ئایا تۆ ئەم هەموو کاتی ژیان بەسەر ئەبی بەڵام ئەمان هاتوون استیغلالیشیان کردو کۆمەڵی خەڵکەیە تەنها زمانی کوردی ئەزانێ لەبەرەوە یەن سەرنجی ئەمانە بۆ لای خۆیان ڕاکێشن ئەمانش خێزانن لە ناو خێزانە ئەمە بڵاوە بێتەوە کار بگاتە ئەوەی کە زمانێکی زۆر نەشیا و ڕفتارێکی زۆر نەشیا و ینی بەڕاستی ئەمە هیچی لەگەڵ کولتوری کوردیان ناگونجێت ینی کارگەشتەوەی کەڵێن داواکاری گشتی کە مافی خەڵکی لەلایە بەڕسمی بە نووسرای و ڕسمی ئاراستی هەموو کەناڵەکانی بکات کە ئیتر ئەبێت وەک چۆنەڵێ احتیشام یعنی ئەوە تۆزێک خۆ بگرنەوە لە ئەوەی کە بە کەڵک نایێت ئێستا کۆریەکان تا حدێک هندیەکان تا ڕادێ بەڵام ئەمریکای لاتین و تورکیەکان بەڕاستی ئەوانە زنجیرە نین بەڵام بە هیچ شێوەیەک ناچێتە خانی ئەوەی کە هاوڵاتێکی کورتکەزانێکی کووردا بنیشە سێری بکە بۆ لەبەرەوەی هیچ ینی ناوەڕۆکی لەگەڵ کولتوری ئەمە نابوو. سەبارەت بە ڕیکلامەکان کاکەڕۆن زۆر جا لە نێو ڕیکلامەکانە دەستەواژی جیاواز بەکارێن بۆ نمونە هەمومان دەزانین کە ڕەنگە کۆفی و قاوە خواردنەوە بۆ مناڵ گونجاو نەبێت خواردنەوە گازیەکان بۆ منداڵان گونجاو نێ بەڵام لە ڕیکلامەکانای بین کە منداڵان بەکارهێنرن لەم جۆرە بابەتانیان جۆرە خواردنی کە ڕیکلایم بۆ دەکرێت ڕەنگە باش نەبێت خواردنی. هێفی خان یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستان پێڵێن یاسای ڕیکلام زۆر بەداخەوە ئەڵێ من هەموو جارێک وتومە ئەم یاسایە بەشی هەرە زۆری پێوەستە بە میدیاوە بەڵام کە یاساکە گەشتە ناو پەرلەمانی کوردستان من خۆمیێکم لەو ڕۆژنامە نووسانی کە تەمەنم لە ڕۆژنامە نووسیە بەسەر بردووە ئاوا هی بەدار جلسەی پەرلەمان و دانیشتن سێرەکەم باسی یاسای ڕیکلامەکە ئاگام لێ نەبووە یعنی کە تۆ یاسایەک دەرکی بۆ ڕیکلام و باسی ڕیکلامی میدیای تیابی و ڕۆژنامە نووسەکان ئاگایان لێ نەبێ ئەمن دەرەنجامەکەیەتی کە بە هەموو شێوەیەک ڕیکلام ئەبێت میدیا سەرپەرشتی بکە ڕیکلامە بێ نسبەتێکی تیابێ بگەڕێتەوە بۆ کەناڵە میدیایەکان و بۆ ڕۆژنامە نووسان لە هەموو دنیاوەیە ڕیکلام ئەبێت فلتر بکرێت ئەبێت زمانەکەی پوخت بکرێت ئەبێ بزانێ ئەو بابەتی کە بڵاوی ئەکاتەوە لە کۆنتترۆل دەرچووە دەرنەچووە ئەبێت بزانێ ئەو شتێک کە باسی ئەکاو هەیە نییە لای ئێمەوان نییە لای ئێمە ڕیکلام کارێکی بازرگانیە کۆمەڵی خەڵک لە پشتی و دەوڵەمەند بوون دوای ئەو یاسایی کە لە ڕیکلام دەرچوو لە پەرلەمان بە پەلە پرۆزیە کوردەڵێ بە پەلە پرۆزە بڕێکرا کۆمەڵە کۆمپانیای گەوری ڕیکلام دامەزران پشت بەستوو بەچی بەو یاسایی کە لە پەرلەمان دەنگی لەسەر درا چونکە یاسای ڕیکلام لە هیچ وڵاتێکی دنیای وانی ڕیکلامی بازرگانی نییە ڕیکلامی میدیایە یعنی تۆ تەنها باز لە لەوحەیەک ناکەی لەسەر جادەی
شستی دادنرای بێت و ئەمە ڕێکلامە ئەوەی کە لە تەلەڤیزیۆنەکە ئەوی لە ڕادیۆکە ئەوی لە ڕۆژنامەکە ئەوەی کە بڵاوە بێتەوە مەردوداتی خراپ ئیجابیات سلبیات ئەمانە هەمووی پەیوەستن بە هاوڵاتیەوە کە هاوڵاتی ڕێکلام بۆ هاوڵاتیە کرێ وەرگرەکە هاوڵاتیە ئەی تۆ ئەبێ بزانانی شتێکی پێبەخشی کە ڕاستێکی وابی بەڵام من جارێکە ژەڵم بەداخەوە و یاسای ڕێکلامە کە تێپەڕێنرا بەو پەلەپەلە دەرەنجامەکە ئەمە بووکە ئێستا کەس ناتوانێت لەسەر ئەم ڕێکلامانە قسە بکات بۆ لەبەر یاسایەکی تایبەت بە خۆی هەیە ئەو یاسایش بەدەرە لە میدیا بەدەرە لە یاسا بەدەرە لەوەی کە سندیکە ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسەکانی کوردستان ئاگیان لە وردەکاریەکانی باشە کاکاروان دێمە سەر بابەتە دیارە پرسی ڕۆژنامە و کاری میدیایی بابەتێکی قۆڵە کاکاروان زۆری شەڵ دەگرێت لەبەروی ئێستا میدیا دەسەڵاتی چوارەمە میدیاش لە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان بەکاردەهێنرێت دێمە سەر بابەتە گرنگەکە ئەویش لە ماوەی ڕابردوودا هەر نزیکی تقریبی مانگێک دەبێت کە وەزارەتی دەروێ ئەمریکا لەسەر مافی مرۆڤ راپۆرتێکی ئاراستی هەرێمی کوردستان کرد کە پێشەلکاری مافی مرۆڤ بەدی دەکرێت نێوشیاندا کاری میدیا و ڕۆژنامەنووسان ئەمە بزانم لە نێو هەرێمی کوردستانە مافی ڕۆژنامەنووس چییە و چەند پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس بەدی کراوە دواتر دێمە سەر دیوەکەی دیکەشی ڕۆژنامەنووس دایم لە دنیای وایە پێشەلکاری بەرامبەرە کرێ بەڵام پێشەلکاری ڕۆژانە ڕێگە نەدانە بڕات ڕووماڵێ بکات شوێنێکی دیاری کراوە لە دوانێک وەرناگرێت زانیاری بەدەست ناگات کامێرەکەی لێوەرەگیرێت لە شوێنێکی ئەمیا لە مزاهرە و خۆپشاندانەکانە یا بەردی بەرەکەوە یا ئەگیر ئەمانە شتی ڕۆژانن ئەمانە ئاساین لە ڕووی یاساوە لە دنیاە هەیە لە ڕووی یاساوە یاسا با بڵێن چارەسەری ئەمانەکە بەڵام ئەوەی کە کێشەیە کۆمەڵە ڕۆژنامەنووس بێنێت حکمی بیت لەسەرەوەی کە شتیان نووسیوە ئێمە هەر لەم کەناڵانی خۆمانەوە من هەموویم باس کردو 2 ساڵ 3 ساڵ لەم پێشوتمە گەشتبین نیم بە داهاتووی ئەم هەرێمە لەگەڵ میدیا و میدیاکارانە بۆ لەبەری شتەکە وازح دیارە هەنی ئەمەی ساتێ بە 72 کەس لە بادینان و گیراون شتیان نووسیوە هاتوونەتە هەولێر محکەمە کراون حکم دراون ئەمە کێشەکەی ئێمە ئەمەیانوتی ڕۆژنامەنووسین کاکاروان بۆچی ڕۆژنامەنووسین هەر کەس شتێکی بابەتێکی بڵاو کردەوە ئەو ڕۆژنامەنووسە ئێمە لێرە کێشەکەمانەوە نیە کێشی گەورەمان چییە کێشی گەورەمان ئەوەیە کە ئەم هەرێمە ئەگەر ئاواهی بڕوا بەرەو خراپتر ئەڕوا راپۆرتەکان بیرت نەچێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا CPJ IFJ Human Rights Watch ئەمان هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانن لەسەر ساڵی 2022 2021 زۆر بە خراپی لەسەر هەرێمی کوردستانیان نووسیوە بۆ لەبەرەوەی کەش و هەوای هەرێمی کوردستان ژینگەی میدیای هەرێمی کوردستان لەبار و گونجاو نەبوو حکومدان یەکەم جار بوو کە حکم بدرێت هەتاوەکو ئێستا 5 کەسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە هەیە تەنها تەقەکەری کاوەگەرمانی کە لە زیندانایە و حکم درراوە ئەوانی کە چوارەکەی کە ئازادن سوڕێنەوە ئەمانە هەمووی خاڵی نەنگین ئەم نەنگیە چییە بێ بەتانی سەرچاو بووە هەموو کەسێکی ڕۆژنامەنووس کە ئەگەر بێ بە ئازادی ئیشکا بووی هێسبێنێ ئەو مەترسی کە لەسەر شیروانی و برادەرەکانی هەیە لەسەر منیش هەبێ لەسەر تۆش هەبێ لەسەر هەموو کەسێکی کە هەبێ بۆیە ئەم کەشەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە راپۆرتەکان زۆر بجوانی وردیان کردوەوە پشڕاستی راپۆرتەکان بێگومان راپۆرتەکان ئێمە لێرە پێشوی راپۆرتەکان دەرچێ من هەر لە سەر کەناڵەکەی ئێوە 2 ساڵ لەمە پێشوتم وتمە مەترسیدارە و کەشەکەش ئاوایش بڕان ناو ناوبانگە باشەکەی کە هەمانە لە دەستی زیاتر لەکوێ و پێشەلکاریان ناکرێت کاکاروان زۆر بە ئاشکرا لە راپۆرتەکانی شاهەیە بە دەرەجەی یەکەم دهۆک و هەولێر اینجا سلێمانی سێ حاڵەتمان هەیە کە پێشەلکاری تا کرابی ئەو سێ حاڵەتش سێ حاڵەتی دەستێوەردانی ئاسایشین بۆ مەسەلەی ئەمنیە هەر سێ حاڵەتەکە من لە ناو کەیسەکانە هەبوومی سلێمانی بەڵام بەنسبەتی ئەوە کە من ئاگام لێ بێت ناوەکان نووسیبەت 72 کەسن لەسەر نووسین و بڵاوکردنەوە و چاتین و گروپین کە ئەمانە پێیانوترێت ئازادی ڕادەربڕین هەمویان هێنراون لە هەولێر محکەمە کراون لە دهۆک نەکراون ئەمە یەک دوو کە محکەمەش کراون بە یاسای عراقی دەستکاری کراو حکم دراون یەکەم جاریشە لە مێژووی کووردا کە ڕۆژنامەنووس حکم بدرێت لەسەر نووسین لەسەر بابەت چونکە ئێمە پێشتر یاسامان هەیە یاساکەڵێ غەرامە ئەکرێت ئەگەر نووسین بێ ئەگەر بابەتەکە ئەم نییە ئەبێ بیگری ئەگەر تیرۆرە بێت سێداری بێ یعنی یاساکان هەموو شتێک جا کراوەتەوە بەڵام لەسەر نووسین تا ئێستا خەڵک حکم درابێ و راپۆرتەکەی وەزارەتی دەروی ئەمریکاڵێ بەناو و بە وتەی پارێزەرەکانیش کە هەندێکیان دەستکاری ئاعترافەکانیان کراوە ئەمە وڵاتەکەی ئێمە هەرێمەکە ئێمە گەشتە ئەو قۆناغە بە تایبەتی لە هەولێر و لە دهۆک کە ڕۆژنامەنووسی لە مەترسیە باشە کاکاروان دیوێکی دیکەی هەیە کاری میدیایی ئەویش ئەوەیە کە میدیاکان جا ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ بە هەڵە بێت بە هەر هۆکارێک بێت ڕەنگە پێشێلکاری بەرامبەر بە بەرامبەر بکەن بە بینەر بکەن ئەمەیان من نازانم ئەمێ بزانم داتاکان لای ئێوە چی دەڵێن لەسەر ئەم بابەتە بێگومان ڕۆژنامەنووسیش فریشتە نییە چۆن بەرامبەری پێشەلکاری ئەکرێت چۆن ئەگیرێت چۆن ئەخرێتە زیندان ئەمیش هەنێک جار هەیە حاڵەت ئەخولقێنێت بۆ مەبەستێکی دیاری کراو
ئێستا زۆربەی سکاڵەکانیش کە یەنتە لای ئێمە سکاڵای لەسەر کەناڵەکان کۆمپانیای فلان سکاڵای لەسەر کەناڵی فلان کردووە بۆ لەبەرەوەی ئەم فەقەرەی کە تەسجیل کراوە لای ئێوە سوکایەتی بە کۆمپانیاکە کرد ئەمە هەیە ئەمە شێ بەڵام بەشی هەرە زۆرەکی ئەوەیە کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسانە کرد جنا ئێستا من گەشتومەتە قەناعەتێک ئەو کەناڵانی کە باسمان کرد لە پێشەوە کەناڵە سێبەرەکان کەناڵە درۆزنەکان کە تازە دروستکراون بە هەمەسی دیاریکراوی شەکەن ئایساتی من سکاڵام لەبەردەستە کابرا تەلەفۆنی بۆ من کردووە کۆمپانیای هەیەڵێ ئەم پیجە تەلەفۆنیان بۆ کردوون داوای پارەیان کردو ئەمە کاری ڕۆژنامە نووسی نییە کەواتە کەناڵی سوۆسیال میدیای بە تایبەتی خۆی ئێستا کە یەک تێکەڵت لای ئێمە دروست بۆ هێوی خان میدیا و سوۆسیال میدیامان تێکەڵ بووە بەس لای ئێمە وایە لە دنیاوان نییە لە دنیا میدیایە سوۆسیال میدیا خەڵک ممارەسەیەکا بۆ شتی خۆی ئێستا ئێمە کەناڵەکانمان سوۆسیال میدیاکانیان بە قوتەکەن بۆ ئەوەی کە کەناڵەکە بە قوتتر بیانی کارەکەت وا تێکەڵ بووە بەسەریەکە لە بینی ڕسمی و لە بینی ناڕسمیە لە بینی پارەوەرگر و لە بینی بەخشکەری ئازادیە ئەرکەکە ئەرکی ئێمەیە ئەرکی تۆیە ئەرکی خەڵکە ئەرکی هەموو کەسێکە چونکە هەرێمەکەی ئێمە بە تەنهان ڕاستە دنیا معاناتی هەیە بەدە سوۆسیال میدیاوە بەڵام ئەوی کە لە لای ئێمە هەیە تەقدیر ناکرێت و نازانیت بینەری بەڕێز نازانیت ئێمە لە چ معاناتێکین یعنی باوەڕ هەبێت کە داوام ئەکرێتەوە بەجارێکە ئەمەنە جەڵدی ئەوراقی محکەمەیە بۆ ئێمە هەمووی سکاڵایە هەمووی گلەیە هەمووی گازندەیە ئەم کەناڵە شوای کردو ئەمە وای بڵاو کردوت ئەمە جنێویە ئەمە ئەم کەلیمەی بەکارهێناوە ئەمە سوکایەتی کردو ئەمە یعنی گەشتوتە ئەوەی کە ئیتر بەڕاستی لەگەڵ پارێزەرەکە فریان ناکەوین یعنی کاڵم فریان ناکەوین بەڕاستی گەشتەوە قۆناغا ئەبێت هەنگاوی یەکەم ئێمە چی بکەین ئەبێ هەنگاوی یەکەم میدیا لە سوۆسیال میدیا جاکەینەوە سوۆسیال میدیای ڕسمیت هەیە میدیایە قیناکە ئێستا پیجی کورسات هەموو کەس دەزانێت کە ئەم پیجە سەر بە وێبسایتێکی دیاریکراوە وێبسایتەکە سەر بە دەستگایەکی دیاریکراوە ئەم دەستگایە مۆڵەتێکی هەیە ئەمە ڕقمی مۆڵەتەکەیەتی ئەمە مەحامیەکەیەتی ئەمە ستافەکەیەتی باشە ئەی لەگەڵ مەسەرن بۆ نمونە لەگەڵ پیجی پەپولایەتشیەکەی پەپولە وەک ناوێک بەکارێنم 300,000 لایکی هەیە سپۆنسەری هەموو بابەتەکانیەکە پرۆمۆتی پیجەکەی ئەکا ڕۆژانە خاوەندارێتێکی وونە خاوەنەکەی وونە ئۆفیسەکەی وونە پارێزەری نییە مۆڵەتی نییە ئەمە چی چۆن کۆنتترۆلی ئەمەکە ئێمە گەشتێت ئەو قۆناغی کە کۆنتترۆلی ئەممان پێ ناکرێت ینی بەڕاستی کە سکاڵایەکە کرێت ئاسایش مەسەر جاری وایە سکاڵاکە هاوڵاتەکە لە ئاسایش سکاڵای تۆمار کردووە لە پۆلیس نەیکردو بۆ لە بری باسی لە مۆزوعێکی ئەخلاقی ئەم هاوڵاتێک کردووە ئەوان پرسیارەکەن ئەڵێ ئەم پیجە چی لای ئێوە هەیە ئەولیاتی چیە تو پێڵی هیچی نیە چۆن پەخشەکە ئەی پەخشەکە ئەمە کوردستانەکە ئێمە ئێستا گەشتە ئەم قۆناغا ئەگەر بێت و کۆنتترۆلی ئەم حاڵەتە نەکەین خەڵک هەمووی پریشی بەرەکەوێ کەڵم خەڵک یعنی هاوڵاتی گەڕێکی فلان ئێستا پیجێک دروستە بێ مەسەرەن پیجی عشیرەتی فلان ئەم عشیرەتی فلانە لەگەڵ عشیرەتەکەی ترەویش پیجێکی هەیە لەوانێ بەریەک بکەون ئەمە کێشە دروستەکە کە کاروانە ماکەمە دوا پرسیار لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن و بەرکەوتنیان لەگەڵ کارمەندا لەگەڵ کارمەندە میدیاییەکاندا ئەمان چۆن مامەڵە لەگەڵ یەکداکەن هەم کارمەند بەرامبەر بە مؤسسە و کەناڵ و دامەزراوەکە و دامەزراوەکەی سەبارەت بە کارمەندەکان تا چەند ئەم دوولایەنە پێش ئەم هەر باسی میدیاکار و لایەنێک نەکەین لە هەردوو ڕۆکەوە چۆن مامەڵە لەگەڵ بابەتەکەی کراوە چۆن هاتۆتە بەردەستیەوە پێشێلکاری یاسەکاری ڕۆژنامەوانی زۆر بە وازەحی دەری خستووە مادەی حەوت بڕگەی حەوت هەموو ڕۆژنامەنووسێکی بە گرێبەستێکی هەبێ هەموو ڕۆژنامەنووسێک لە هەر کەناڵێکە کارەکە بە گرێبەستێکی کارکردنی هەبێ لەگەڵ کەناڵەکەیە ئەم گرێبەستە بە نوسخەیەکی لە سندیکا ڕۆژنامەنووسان هەبێ و پشتڕاست کرای بێتەوە ئەم گرێبەستە عقدی ئیشکردنەکەیە هەموو ئیش و پاشە ڕۆژ و مووسەی ئەم کارمەندە لەو کەناڵە بەپێ ئەو گرێبەستە ئەکرێ ئێمە ڕاستە ئێستا گرێبەستەکان هەر ئەندامێکی تازە وەرەگرین گرێبەستێکی لێ وەرەگرینە کەناڵەکەی بەڵام ئەم گرێبەستە هەندێک جار ناحەقی زۆر تایە گرێبەست هەیە کەناڵمان هەیە لە کوردستانە گرێبەستەکەی 20 لاپەڕەیە یەک مافی بۆ ڕۆژنامەنووسەکە نێشتوەوە بەڵام ڕۆژنامەنووسەکە لە خوار و ئیمزای کردووە بۆ لەبەر پێویستی بە ئیشەکەیە پێویستی بە پارەکەیە پێویستی بە معیشەت و بژێوەکەیە ئەدەن و کاتە تۆ بەپی ئەو گرێبەستە ناتوانانی بەرگری لێ بکەی کەناڵیشەیە کە گرێبەستەکەت کۆن ئەبێت تەواو بەسەر ئەچێت بۆ تازە ناکاتەوە مافی خۆیەتی ئیش تازی نکاتەوە ئەم کێشانە زۆرن ئێستا یعنی ئەتوان بڵێم بە دەیان و بە سەدان کێشی ئەوای لەبەردەستی ئێمە هەیە بەڵام بە دەردی عەرەب وڵێ العقد شریعة المتعاقد کە تۆ ئیمزای شتێکت کرد خاوەنی ئەو ئیمزایی تۆ حاڵەتەکانەکە سێ حاڵەت چوار حاڵەت لەمەوەی پێشوە چارەسەرمان کرد کە گرێبەستەکە بەسەر نەچوو بوو ئیزن درابوون موچی 3 مانگمان بۆ وەرگرتوونەتەوە بەڵام ئەوانی کە بەجارێکە ئێستا 50 ڕۆژنامەنووسیەت یەک گرێبەستیان هەیە کە گرێبەستەکەت بوێنێ کەناڵەکە پیوتوە و توێتی تۆ بۆت هەیە کە گرێبەستەکە تەواو بۆ تازە نەکرێتەوە ئیمزایەکەی بەڵێ ئیمزایەکەم ئەدەو کاتە کەسمان ناتوانین بەرگری لێ بکەین بەڵام منی حاڵەتی تریش هەیە لێرە و لێوێ مافی ڕۆژنامەنووس ئەخورێت بە تایبەتی کچەکان و ژنەکان هەنێکیان
موچیان کەمترە هەنێکیان لەگەڵ ڕێزم حسابی مەسەرەن هەنێ حسابی وردە حساب هەیە ئەمانە چەند کەیسێکمان لە بەردەستایە کە تەحڕش دروست بوو ئەمانش بەڵام سواز بۆ خوا لە سلێمانیان نەبوو بە دیاردا چەند حاڵەتێکی دەگمەنن لێرە و لێ 5 حاڵەت زیاتر تێناپەڕێت ئەمانە هەن ئەگەر بتەوێت بڵین نیە ڕۆژنامەنووس هەیە موچەکەی لە ئەوی کە کەمترە شادەکی لە ئەو بەرزترە ئەمانە هەمووی واریدە لە کەناڵەکانە توانیمانە کەم تا زۆر احتیوای هەنێکیان بکەین بەڵام بەخوا کەناڵیش هەیە ئەهلیە خۆی جۆ بۆ شتانە نایات لەکوێ ئیشی بە تۆ بۆ ئەتێنێت ئەلە لەکوێ وازت دیانابێ 5 میلیۆن دینار بی بە من ئەمە کەناڵ هەیە و لە کوێشە من ویستم تۆ ئیزن ئێم تۆش لە خوارەوە ئیمزات کردو ئەمە ئێستا سێ چوار حاڵەتی ئەوم لە بەردەسایە لە قیسلێمانی چۆن مامەڵە لەگەڵم کیسەکەن پارێزەرەکەمان زۆر بە وردی دراسی ئەمەی کردووە ئەڵێ مادەم خۆی ئیمزای کردومە کێشەیەکەیە بەڵام ئێستا ئەمانوێت ڕێگە چارێک بدۆزینەوە کە ئەو عقدە لە ژێر زەختی معیشەتان نووسرابێت شتێکی لەو بابەتە بتوانین کارێک بکەین کە 5 میلیۆن دینار بۆ وازێنانی کابرا لە چەمچەماڵەوە فەرمانبەری کەناڵی فلان بووە کەناڵێکی دیاری کراوە 600 هزاری هەبووە کرێ هاتوچۆکەی دەری نەهێناوە سوێتی واز بێن وتی وازێنتوان بڕۆ 5 میلیۆن دینارمان بۆ بێنە بۆ چونکە تۆ ئەم عقدەت ئیمزا کردووە ئەم حاڵەتانە هەیە ڕۆژنامەنووس ئەچەوسێنرێتەوە ژنی ڕۆژنامەنووس بەڕاستی تەحڕشی پێوە کرێت ئەم حاڵەتانی خۆ دنیای میدیاژۆک و دنیای سیاست وایە لە کەم و کوڕی بەدەر نییە بەڵام سوپاس بۆخوا ئێستا ئەتوانە بڵێم ئەوەی کە لە سلێمانی ئەگوزارێت زۆر لە شوێنەکانی کە باشترە ڕاستە لێرە و لێوێ غەدر و غدور هەیە بەرامبەر بە ڕۆژنامەنووسەکان بەرامبەر بە زۆرفەکە بەڵام بەراورد بە شوێنەکانی کە هەشتا ئەتوانم بڵێم ئێرە تۆزێک بۆنی مێرکە سەوزەکی پێومەوە بەڵێ بەڕێز کاروانە نوێر سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر سپاس بۆ ئەمە کاروان ماندوو نەبی